پایتەختی لیتوانیا میوانداری کۆبوونەوەیەکی گرنگ و هەستیاری ڕێبەرانی هاوپەیمانێتی ناتۆی کرد. شوێنی میوانداریەکە جێی سەرنجێکی زۆرە، بە تایبەتیش کە پێشتر بەشێک بووە لە هاوپەیمانێتی وارشۆ و ئێستاش میوانداری ڕێبەرانی هاوپەیمانێتیە نەیارەکەی وارشۆی ئەوسا دەکات و وتوێژ لەسەر بابەت گەلێک دەکرێت لە پەیوەندی بەو وڵاتانەی هێشتاش جێی بایەخی ڕووسیان لەسەر و هەمووشیانەوە وڵاتی ئۆکراین و ئەو شەڕەی ڕووسیای ڤلادیمیر پوتین سەپاندوێتی بەسەر ئۆکرایندا. شەڕی سەپێنراو بەسەر ئۆکرایندا زۆر ڕەهەندی لە هاوکێشە جیهانیەکاندا گۆڕی. یەکێک لەوانە ئەو پێداچوونەوانە بووە بە هەڵوێستی دێرینی ژمارەی وڵاتی بێلایەندا وەک فینڵاند و سوید داواکردنی ئەندامەتی لە هاوپەیمانێتی ناتۆدا. بێ لەوەش دابەشبوونێکی تری جیهانی بەدوای خۆی داهێناوە بەسەر جەمسەرەکاندا و ئەگەری دەستپێکردنەوەی شەڕی ساردیشی زیاتر کردووە. ئەگەرچی دۆسەی ئەندامەتی وڵاتی ئۆکراین لەو کۆبوونەوە لوتکەیەدا یەکلا نەکرایەوە، بەڵام زەمینەیەک ڕەخسێنرا بۆ ئەو ئەندامەتیە چاوەڕوانکراوەی لە ناتۆدا. هەرچەندە ئەو زەمینەیە هەر هیچ نەبێت تا ئێستا نەبۆتە مایی وەڵامی یەکلاکەرەوە بۆ پرسیارگەلێکی وەکەوەی بۆ لەمە دووار لەشکری ئۆکراین دەتوانێت بە تەواوەتی ئەو ناوچانە ڕزگار بکاتەوە کە ڕووسیا داگیری کردوون. یان ئایا شەڕەکە بۆ ئاقارەدا دەڕوا ڤلادیمیر پوتینی ڕووسیا بۆمبی ناوچی تیادا بەکاربێنێ بۆ یەکلاکردنەوەی، یان ملدەدا و بڕوا بەوە دەهێنێ ئەو شەڕەی سەپاندوێتی بێجگە لە ماڵوێرانی هیچی تر نابەخشێ بە وڵاتەکەی. بێ لە دۆسەی ئۆکراین، ئەندامەتی وڵاتی سوید لە هاوپەیمانێتی ناتۆ و لابردنی تەگەرەکانی تورکیا دایناون لە بەردەم ئەو ئەندامەتی وڵاتی سویددا تەوەرێکی تری کۆبوونەوەکان بوو. تورکیا پێشتر وڵاتی سویدی وەها ناودێر دەکرد کە پشتیوانی لە تێرۆریزم دەکا، بەڵام دواتر ئەو وڵاتی یەکێتی ئەوروپای بەگرنگ باز دەکرد لەو هەوڵانەی تورکیا دەیدات بۆ بوون بە ئەندام لەو یەکێتیەدا. تورکیا وەک چاودێر دەڵێن ئەم هەوڵەی سویدی وەک دەرفەتێک کەوتۆتە بەردەست تا زیاتر سەرکوتی دەنگەر ناڕزایەکان بکە، واتە ئەوانەی زێدی خۆیان جێهێشتۆ لە وڵاتی سوید نیشتەجێن. هاوپەیمانێتی ناتۆ ڕووی دەمی لە ستۆکهۆڵمە تا نیگەرانیە سیاسیەکانی حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان بڕەوێنێتەوە و بەگشتیش وڵاتانی ڕۆژاواش کەوتونەتە زەمینە ڕەخساندن بۆ جێبەجێکردنی داواکان و مەرجەکانی تورکیا. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. یەکێک لە دۆسێ هەرە گرنگەکانی بوو بۆ تەوەری سەرەکی کۆبوونەوە لوتکەیەکەی ناتۆ لە لیتوانیا بریتی بوو لە ئەندامەتی وڵاتی ئۆکراین لەو هاوپەیمانێتی ئەمبەر و ئەوبەری ئۆقیانوسی ئەتلانتیک. وڵاتانی ڕۆژاوا پشتیوانیەکی بەهێز لە ئۆکراین دەکەن لەو شەڕەی ڕووسیا سەپاندوێتی بەسەریدا، بەڵام لە ئێستادا ئەندامەتی ئۆکراین لە ناتۆدا بەهۆی هەلوو مەرجەکانەوە پێناچێت بڕیارێکی ئاسان بێ. هیچ لایەک ناتوانێت بێتە ناتۆوە کاتێک شەڕ هەیە یان ئەندامێکی ناتۆ هێریشی کرابێتە سەر، چونکە ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی ئێمە بکەوینە شەڕەوە سێهەم شەڕی جیهانی. جا ئەمە پەیوەندی نییە بەوەی ئایا دەبێتە ئەندام یان نا، بەڵکو ئەوەیە کەی دەبێتە ئەندام دەشبێتە ئەندام. شەڕەکان لە ئۆکراین قورس و خوێناوین و هێشتاش ئەگەر و نەگەرەکانی ڕاگررتنی ئەو شەڕە نەخوازراوە لەسەر بڕیاری ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا وەستاوە. ئەو بڕیارەش لەسەر ئەوە وەستاوە کە کەی پوتین دەگاتە ئەو بەرەنجامەی ئەو شەڕەی سەپاندوێتی هیچ سوودێکی بۆ ڕووسیا نییە. ڕەوشێک دێت و سەرۆک پوتین بڕیاری خۆی دەدات کە لە بەرژەوەندی ئابووری و سیاسی ڕووسیا نییە درێژە بەم شەڕە بدات، بەڵام ناتوانم پێشبینی بکەم چۆن ئەمە ڕوو دەدات. هیوادارم و وەهاش پێشبینی دەکەم پێشڕەویە گەورەکانی ئۆکراین لەو هێرشانەی دایانکات دەبنە دڵنیایی بۆ چارەسەرێکی دانووساندن لەسەر کراو لە ئایندەدا. ئەگەرچی لە کۆبوونەوە لوتکەیەکەی هاوپەیمانێتی ناتۆدا کیێڤ نەبووە ئەندام،
بەڵام تەوەرەکان و بڕیارەکانی تری ناتۆ گەشتبینیەکیان لای ڕێبەرانی ئۆکراین دروست کردووە و وەک دەستکەوتیش بۆ وڵاتەکەیان ناودێری دەکەن. لە هەمووی گرنگتر لەو کۆبوونەوە لوتکەیە دووڕۆژیەدا هەموو ئەو گومانانە ڕێوێنرانەوە لەسەر ئەگەر و نەگەری ئەندامەتی ئۆکراین لە ناتۆدا و بەڵێ دەبێتە ئەندام. بۆ یەکەم جارە نەک هەر هاوپەیمانەکانمان هاوڕان بەڵکو و زۆربەشیان بە پەرۆشیەوە هەوڵیان دەدا. پێشتر فەرمانڕەوایانی رووسیا دانویست چەپەری خۆیان لە بەردەم دەرگای ناتۆدا دابنێن، بەڵام ئەو خەونیانمان خستە پەراوێزی مێژووی ئەوروپاوە، خستمانە پشتی دیواری یەکگرتوویمان لە ئەوروپا و لە جیهانی ئازادیشماندا. شاناسی دەکەم بەو هەموو کارەی لەو کۆبوونەوە لوتکەیەی ناتۆدا کرا بۆ یەکگرتووی. رووسیا هەر هیچ نەبێ بۆ ئێستا خۆشحاڵە بەوەی ئۆکراین نەکراوەتە ئەندام لە ناتۆدا و مۆسکۆ بەردەوام ئاگاهیش دەدا لە بەرەنجامەکانی ئەو ئەندامێتیەی ئۆکراین. سەبارەت بە ئەندامەتی ئۆکراین لە ناتۆدا چەندان جاڕۆتومانە ئەوە دەبێتە مەترسی بۆ سەر ئاسایشی رووسیا. یەکێکیش لە هۆکارەکان بۆ کردە تایبەتی لەشکریەکەیە نگەرانیەکان بوون لەوەی ئۆکران ببێتە ئەندامی ناتۆ. ئەوە مەترسیە. دڵنیاشم لەوەی ئەو ئەندامیەتیە هیچ پەرەیەک بە باری ئاسایشی ئۆکراین نادات و بەگشتیش جیهان دەخاتە مەترسی زیاترەوە و دەشبێتە مایەی پیشەوی و ئاڵۆزی زیاتر لەسەر ئاستی نێونەتەوەیی. شێوازی شەڕەکان لە ئۆکراین گۆڕاون و لەگەڵ تێپەڕبوونی زیاتر لە 1 ساڵ و 5 مانگ بەسەر ئەو شەڕە سەپێنراوەدا لە ئێستادا چەکی وەک موشەکەکانی ئاراستە دەکرێن و فڕۆکەی بێفڕۆکەوان و چەندان جۆر چەکی تری تەکنەلۆژیای پێشکەوت و بەکاردەهێنرێ. هەر چۆنێک بێ وێڕایی داوای چەندان ساڵەی ئۆکراین تا ببێتە ئەندام لە ناتۆدا وەک ئاماژەمان پێکرد هێشتا ئەو داوایە پەسەند نەکراوە و ئەمەش وەهای کردووە ژمارەیە پرسیش لەسەر ئەگەر و نەگەری ئەندامەتی ئۆکراین لە یەکێتی ئەوروپاشدا بێتە ئاراوە. ئۆکراین پشتیوانیەکی بێپێشینەی هەیە لەلایەن وڵاتانی ڕۆژاواوە و هاوکات پێش دەچێت رووسیا هەروە دێ و زیاتر هەست بە فشار و کاریگەریەکانی سزاکان بکە. بەڵام لە بیریشمان نەچێ چونکە شەڕەکان لە ناو خاچی رووسیادا نین هەر بۆیە بە دوور نازانرێ ژێرخانی وڵاتی ئۆکراین زیاتر زیانی بەرکەوت بێ وەک لە رووسیا. جان هاردی جێگری بەڕێوەبەری بەشی رووسیا لە نێوەندی داکۆچیکردن لە دیموکراتیەکان میوانی ئەم هەفتەیە چاوی واشنتنە. جان لە لێکۆڵینەوەکانیدا سەنگێکی زۆری خستۆتە سەر سیاسەتی ئاسایشی و دەرەوەیی رووسیا و زۆر جاریش ڕوانین و سەرنجەکانی لە فۆرن پۆلیسی، دیفنس نیوز، The National Interest بۆ ژمارەیە بڵاوکراوی تری گرنگدا بڵاو دەکرێنەوە. جان سوپاس و پێزانینم بۆ ئامادەبوون و یەکەم پرسیاریشم سەبارەت بە ئەندامەتی ئۆکراینە لە ناتۆدا. کیێڤ چی لەسەر ماوە تا بیکە و ئەو ئەندامێتیە بۆ خۆی مسۆگەر بکە؟ سەرەتا سوپاس بۆ میواندارێکەت و با ئەوەش بڵێم ئەو ئەندامێتی ئۆکراین لە ناتۆدا زۆر گرنگە و دڵنیایەکی تەواوەتی دەبێت بۆ ئاسایشی وڵاتەکە هەرچەندە بە دووریشی نازانم ببێتە بابەتێکیش هاوکاتی ئەگەری هەر دانوستانێک لەگەڵ رووسیادا. لەو بڕواایشدام هەندێک نیگەرانیش لەلای ئۆکرانیەکان دروست بووە سەبارەت بەوەی هاوپەیمانەتی ناتۆ هیچ هەنگاوێکی کۆنکرێتی دەستنیشان نەکردووە بۆ ئەو داوای ئەندامێتی ئۆکراین و ئەو ئەرکانەی لەسەر کیف پێویستن بۆ ئەندامێتی لە ناتۆدا وەک بڵێیت پرسیارەکانی کیف هێشتاش بێوەڵام ماونەتەوە. وەک بینیمان و جۆمان لێبوو لە لێدوانەکەی بایدندا لە ئێستادا ئۆکراین ناتوانێت ببێتە ئەندام لە ناتۆدا چونکە شەڕ هەر بەردەوامە. لێرەدا خاڵی هەرە گرنگ ئەوەیە ئەم شەڕە کۆتایی پێبێت. جا ئەگەر شەڕ تەواو بوو ئۆکراین توانی هەموو ناوچەکانی خۆی بەدەست بهێنێتەوە ئەوە هەموو متمانەیەک لە ئارادا دەبێت بۆ ئەندامەتی ئۆکراین و ئیتر رووسیاش ناتوانێت هەر کاتێک ویستی هێرش بکات و خاکی ئەو وڵاتە داگیر بکات بەبێ ئەوەی وەڵامێکی ڕاستەوخۆ بدرێتەوە. یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە کاتێک کە هێشتا بڕیار نادرێ یوکرین ببێتە ئەندامی ناتۆ ئەمە کاریگەری دەبێ بەسەر بڕیاری یەکێتی ئەوروپاوە و هێشتا ئۆکراین نەکاتە ئەندام لە یەکێتێکەدا.
دەشێت بڵێم ئەو دوو بابەتە لە یەکجودان یەکێتی ئەوروپا دەستی کردو بە هەنگاوی کۆنکرێتی تا ئۆکراین بێتە ئەندامی یەکێتێکە. لێرەدا پێویستە لەسەر ئۆکراین ژمارەیەک هەنگاو بگرێتە بەر وەک بەرەنگاربوونەوەی گەندەڵی و ژمارەیەک هەنگاوی تری گەورە سەبارەت بەوەی چی پێویستە لەسەر ئۆکراین کە بیکات، چونکە هێشتاش پێویستە لەسەر ئاستی یەکێتی ئەوروپا هەندێک بڕیاری سیاسی بدرێت تا بانگهێشتی ئۆکراین بۆ یەکێتی ئەوروپا تۆکمە بکرێت و کۆمیسیۆنی ئەوروپاش پێویستی بە هەنگاوەکانە لە ئۆکراین و لە وڵاتانی ئەندامانی یەکێتی ئەوروپاشەوە. لە ناتۆدا کۆمیتەیەک پێکهێنراوە ناونی لێنراوە کۆمیتەی ناتۆ ئۆکراین. ئەمە چەند کاریگەری دەبێت بەسەر شەڕەکەەوە؟ ئایا هەنگاوێک لە کۆتایی هێنانی شەڕ نزیک دەکرێنەوە یاخو چ جۆرە کاریگەریەکی تری هەیە کە گەشتبینیەک هەریش دەبێت لای خەڵکی ئۆکراین دروستکە بۆی بگوترێ شەڕ بەرەو تەواوبوون دەڕوە؟ پێکهێنانی ئەو کۆمیتەیان ئەو ئەنجومەنەی ناتۆ ئۆکراین دەکەوێتە خانەی جۆرێک لە بەردانەواندن بۆ کیف پاشەوەی نەبوو ئەندام لە ناتۆدا. دەکرێت بژڵم جۆرێکە لە نەخشە ڕێگایەک بۆ بەردامە ڕێژیکردن سەبارەت بە هەلومەرجەکانی ئەندامەتی ئۆکراین لە ناتۆدا. جا پێم وایە ئەو هەنگاوە کەنراوە لە بریەوەیە کە ئۆکراین لە کۆبوونەوە لوتکەکەدا بە ئەندام ناودێر نەکرا. دەشبێت بڵێم ئەو هەنگاوە جۆرێک نۆژەنکراوەی پەیوەندەکانی ناتۆ ئۆکراینە، بەڵێ زۆر ڕاستە کە هەنگاوێکی گەورەیە، بەڵام پێم وانە کاریگەریەکی زیاتری هەبێت لەسەر شەڕەکە. جان من زۆر سەرچاوەوە ینی ئەوەمان بەرجۆ کەوتووە یا باز دەکرێت ئەگەری ئەوە هەیە کە ئەم شەڕەی رووسیا سەپاندوێتی بەسەر ئۆکرایندا شەڕێکی درێژ خایەن بێت، زۆر لەوە درێژتر بێت کە چاوەڕوان دەکرێت. ئەگەر بێت و ئەم شەڕە زیاتر لەوەی کە چاوەڕوان دەکرێت درێژە بکێشێ، یەکگرتووی ناتۆ وە جیهانی ڕۆژاوە وەک خۆی دەمێنێتەوە بەڕای تۆ؟ لەو بڕوایەدام دەتوانێت، بەڵام هەندێک پرسوگومانیش هەن لە ڕوانگەی سیاسیە و هەروەهاش لە ڕووی دابینکردی کۆمەک و یارمەتیەکان بە لەشکریشەوە بۆ پشتیوانیکردن لە ئۆکراینیەکێک لە گرفتەکان کەمبوونەوەی چەک و هەروەها تەقەمەنیە و بە تایبەتیش کەمی گولەتۆ بکە بۆتە بابەت لە هەندێک وڵاتدا. هەندێک وڵات دەستیان کردووە بە دروستکردنی زیاتری ئەو پێداویستیە لەشکریانە، بەڵام کاتی زیاتر پێویستە بۆ دابینکردنی ئەوەی ئۆکراین پێویستێتی لەم شەڕەدا. هەر بۆیەشە وەک ئاگادار بەڕێبەرایەتەکەی بایدن بڕیاری دابینکردنی بڕێکی زیاتری داوە لەو گولە تۆپانەی پێویستن بۆ ئۆکراین. نە هەر ئەوە، تەنانەت دابینکردنی تانک و زیرپۆشەکانیش پێویستی بە هەوڵی زیاتری وڵاتانە تا بتوانێت بەردەوام ئەو پێداویستیانە دابین بکرێن. ئەم هەوڵانە هەر هەمیان درێژیان دەبن. ئەلبەت ئەمەش پێویستی بە خواستی سیاسی و وەبەرهێنان لەو خواستەدا هەیە لەلایەن جیهانی ڕۆژئاواوە. ئەو پێداویستە سیاسیانە چین؟ ئەکرێ زانیاری زیاترم بدەیتە لەسەری؟ جا بەرنامەی کاری رووسیا بریتیل دابەشکردنی هاوپەیمانیتی ناتۆیان دروستخستنە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوای ئەوروپایە یان کەرێنخستنە نێوان هاوپەیمانیتی ئەمریکا و ئەوروپا. رووسیا بەردەوام کار لەسەر ئەم بابەتانەکات وەک بەشێکیش لە استراتیژیەتی شەڕەکەی رووسیا هەوڵەدات ئەو سەنجەی ناتۆ و جیهانی ڕۆژاوە هەیەنە لەسەر ئۆکراین لاوازیان بکات و بەو شێوەی یەکەم جار نامێنێت کا لە چەند مانگی یەکەمی شەڕدا بینیمان و بەرهێنان لە خواستە سیاسەکەدا یان درێژە پێدان و پاراستنی یەکگرتووی و هاو هەڵوێستیمانە. ئەمەش سەرکردایەتیەکی پێشەنگیانەی دەوێت لەلایەن ئەمریکا و هاوپەیمانە سەرچیەکانیشمان لە ئەوروپادا. ینی پێ دوایە ئێستا وڵاتانی ئەندامی ناتۆ جیهانی ڕۆژاوە پێویستیان بە هاوپەیمانی زیاتر هەبێت لە ڕووی سیاسیەوە لە جیهاندا. بۆ نمونە گۆڕانێک لە هەڵوێستی هیندستانە دروست بکەن بیکەنە هاوپەیمان بۆ خۆیان نەک لەوەی وەکو دەڵێ بەبێلایەنی ماوەتەوە. لە ئێستادا نزیکەی 50 وڵات بوونەتە بەشێک لە کۆمەڵی داخۆشیکردندا ئۆکراین و پشتیوانێکی گەورەش دابین دەکەن لەگەڵ ئەمریکا و هاوبەشەکانیشیاندا. ئەلبەت بەبێ دەنجی ئەو کاراکەن و لەوانەشە لە هەواڵەکانیشدا باز نەکرێن. بۆ نمونە وڵاتی ئوردن سیستەمی بەرگری ئاسمانی داوە بە ئۆکراین سەبارەت بە پرسیارەکەت لەسەر هیندستان پێم وانییە هیچ چاوەڕوانیەک هەبێت کە هیندستان کۆمەکی لەشکری بکات لە چوارچێوەی ئەو هاوپەیمانێتیەدا.
زۆر گرنگ دەبێت کارێکی وەها بکرێت هندستان پەیوەندی ئابوووریەکانی لەگەڵ رووسیادا کەم بکاتەوە و ئەو وزەی دەیدات لەو ڕێگەیەوە بە ماشێنی شەڕی رووسیا چیدی نەیدات. تا ئێستا هەوڵەکانی ئەمریکا ئەنجامێکی زۆر کەمیان هەبووە. لە ڕاستیشدا وەها پێشبینی ناکەم بەم زوانە ئەو هەڵوێستەی هندستان گۆڕانێکی ئەو توێ بەسەردا بێت. جان من دەگەڕێمەوە بۆ لات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. بە درێژایی شەڕی ئۆکراین ژمارە هەوڵی ڕژ دراون تا شەڕ ڕابگیرێت و تەواوی ناکۆچیەکان ببرێنە سەر مێزی دانوستان و چارەسەر بکرێن. بەڵام هێشتا هیچ تروسکە یەک لە ئاسۆدا دیار نییە تا بگوترێ ڤلادیمیر پوتین ئاماژەیەکی داوە بۆ دانوستاندن. وەڵامەکە ئەوەیە کە پوتین شەڕی دۆڕاندووە. پوتین کێشەی ڕاستەقینە هەیە. چۆن چارەسەریان دەکات و چی دەکات، چ مکانیزمێک بەکاردەهێنێت، پوتین دەتوانێت سبەی شەڕا بگرێت و دەتوانێت بڵێت تەواو. جاڕێکەوتن دەکەوێتە سەر پوتین و ئەو بڕیارانەی دەیاندات لە کاتێکدا هیچ شیانێک نییە بۆ سەرکەوتن لەم شەڕی ئۆکرایندا و هەر لە ئێستاوە دۆڕاوە. ئۆکراین سوورە و پێداگریشە لەسەر پاراستنی خاچی وڵاتەکە وەک دەژڵێ تا ئەو کاتەی دانوستاندن بۆ ئاشتی دەست پێ دەکا ئەوە بەردەوام دەبێت لە بەرەنگاربوونەوەی هێزە داگیرکارەکەی ڕووسیادا و پێش دەچێت لە کۆبوونەوە لوتکە یەکەی ناتۆدا مژدەی گەورەش درابێ بە ئۆکراین. دەگەڕێینەوە بۆ وڵات بە ئەنجامێکی زۆر باش و زۆریش گرنگ بۆ جەنگەوارەکانمان بەدەستێنانی چەکی گەورە وەک بەرگری ئاسمانی، مۆشک، زرێپۆش و تۆپخانە. ئەمانە زۆر گرنگن. لەوەتەی سربەخۆییمانەوە بۆ یەکەمین جارە نێوەندێکی ئاسایشیمان پێکەیناوە بۆ ئۆکراین بۆ ئەندامەتی لە ناتۆدا. ئەمانە متمانەیەکی کۆنکرێتین و لەلایەن حەوت وڵاتە گەورە دموکراتیەکەی جیهانەوە پشتڕاست کراونەتەوە. هەر لەسەر ئەو بنەمایش پەیماننامە ئاسایشەکاندا دەڕێژین لەگەڵ بەهێزترین وڵاتانی جیهاندا. رووسیا جەخت دەکاتەوە لەوەی هەرچی یارمەتی و کۆمەکێکی لەشکریانەی ئۆکراین بدرێ هیچ شتێک لە هاوکێشەی بەرەکانی جەنگ ناگۆڕێ. مۆسکۆ تا ئێستا پرۆژەیەکی ئەوتۆی نەخسۆتە ڕوو لەسەر ئایندەی ئەم شەڕە و زۆربەی هەرە زۆری ڕاگەنراوەکانیشی تەنها لە ڕەهەندی لەشکریانەوەن. لەسەر ئەو چەکە جۆرا و جۆرانەی دابین دەکرێن بۆ ئۆکراین بینیمان چەندان هیوای لەسەر هەڵچنران. بەڵێ ئەو چەکانە هەندێک زیانیان داوە، بەڵام لە مەیدانەکانی شەڕدا هیچیان نەگۆڕێن. کاتێک موشکەکانیان بەکاردەهێنا بۆ تانکەکان و زیری پۆشەکانیش بە هەمان شێوەیە. سەدان تانک تێک شکێنراون کە بەلایەنی کەم یەک لە سەرسیان لە ڕۆژاوا دروست کراون. زانیاریشمان هەن کە سەربازەکانی ئۆکراین زۆر جار ڕاتیان کردوێتەوە بشە ناو ئەو تانکانەوە. بۆچی؟ چونکە ئەو تانکانە ئامانجی سەرەکی هێزەکانی ئێمن و وەک هەموو ئەوانەی تر تێک دەشکێنرێن و دەسووتێنرێن. جان بەڕای تۆ تەنها دابینکردنی چەک و چەکی پێشکەوتوو بەسە بۆ ئەوەی کە ئۆکراین بتوانێت شەڕ بباتەوە؟ جامە کەوتۆتە سەر ئەوەی مەبەستمان چیە لە چەکی پێشکەوتوو. هەروەهاش کەوتۆتە سەر ئەوەی چەندێک چەک دەدرێت بە ئۆکراینیا تا بتوانێت بەرگری لە خۆی بکات و ئەو ناوچە داگیرکراوانە ئازاکاتەوە و بڕوات بەرەو سەرکەوتی کۆتایی. لە ئێستادا ئۆکراین پشتێکی گەورەی بەستووە بۆ چەکانەی کە لە جیهانی ڕۆژاوەوە بۆی دابین دەکرێت تا ناوچە داگیرکراوەکە ڕزگارکاتەوە. ئەوەی کەیف پێویستێتی بریتە لەو چەکە پێشکەوتوانەی پێویستن بۆ هێرشکردن بە تایبەتیش گولەتەوپەکان وەک پێشتر باسمکردن و پێدەچێت زۆریش پێویستیان پێی بێت. بێ لەوەش پێویستە ئەو جۆرە موشەکانش بدێ بە ئۆکراین کە بۆ هێرشکردن بەکاردەهێنێت یان با بڵێین وەک یارمەتیەک بۆ پێشڕەویکردنی هێزە سەربازەکانی ئۆکراین ئێجگار گرنگن، چونکە تەواوی هەوڵەکانی رووسیا پێ بنکۆڵ دەکرێت هاوکاتی ئەم هێرشانەی ئێستای ئۆکراینەکان بۆ ئازادکردنەوەی ناوچە داگیرکراوەکانیان. جان وەک خۆش دەزانیانی شەڕەکان هەر چەندێ درێژش کێشن لەسەر وەختێکە ئەبێ کۆتاییان پێبێ و دانوستاندن دەکرێت لەسەر ئەو کۆتایی پێهاتنەی ئەو شەڕانە. لەم شەڕەی ئۆکرایندا پێ وایە دەرفەتێک بۆ دانوستاندن ماوە، پێ وایە ینی شتێکی وا دروست ببێ کە ڤلادیمیر پوتین دان بنێ بەوەی کە بەڵێ دەبێت دانوستاندن بکرێ و کۆتایی بە شەڕ بێنرێ. ئەمە پرسیارێکی زۆر باشە و پێم وانە کەس بزانێت ئەم شەڕات چۆن کۆتایی پێدێت.
بەڵام لەوانەیە لە چەند ساڵی داهاتوودا بە سڕبوونی ئەم شەڕە بەهۆی قەیرانی ترەوە وەگوتم ئەم شەڕە سڕ بکرێت جا نازانم ئەو دەستەواژەی سڕکردنا دروستە یاخودنا بێگومان ئەمەش کەوتۆتە سەر هێرشەکانی ئۆکراین و پێشڕەویەکان بە ئاراستەی کریمیا کا لەوانەیە وەها بکات پوتین بێنێتە سەر ڕێگەی دانوستاندن هەرچەندە من بۆ خۆم گومانم هەیە لەوەی ئەم سەرۆکەی رووسیا ئەو کارە بکات جا هەر پێشڕەویەکی ئۆکراین بە مانای زیادبوونی هێزێتی لەسەر مێزی دانوستاندن وەگوتم پێ ناچێت پوتین هیچ ئارەزوێکی لە دانوستاندن هەبێت بەڵام بە دڵنیاییەوە سەرکەوتنەکانی ئۆکراین ناچاریەکەن ئەگەر شەڕەکە هەر بەردەوام درێژە بکێشێ و ئەگەرەکانی دانوستاندن هەر بە تەواوی ڕەوینەوە و نەمان پێ دوایە ڕووین بەرە و سێم شەڕی جیهانی نا پێم وانە چونکە لە هیچ ڕوانگەیەکەوە شەڕێکی ڕاستەوخۆی نێوان ناتۆ و رووسیان نابینین و هیچ لایەکیشان ئەوەیان نابێت ڕاستە مۆسکۆ هێرشی گەورە دەکاتە سەر ئەو کەرەستە و ئامێروچەکانی ناتۆ لەناو ئۆکرایندا بەڵام هەرگیز ناوێت هێرش بکاتە سەر هیچ بستە خاچێکی ناتۆ و خۆی لەوە دەپارێزێت و ناشەوێت بە هیچ شێوەیەک بکەوێتە قەیرانێکی ڕاستەخۆ لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەمریکادا مۆسکۆ و ڤلادیمیر پوتین دەزانن ئەگەر خۆیان بخەنە ئاوەها قەیرانێکەوە ئەوە خۆیان و ڕژێمی رووسیاش دەکەونە بەردەم مەترسی گەورەوە هەر بۆیە وەک دەبینین هەردوو لایەن خۆیان دەپارێزن لەوەی قەیرانەکە گەورەتر بکەن بەڵام لە هەمان کاتیشدا هێشتا مەترسی ئەوە هەیە کە ڤلادیمیر پوتین چەکی ناوچی یا جۆرێک لە جۆرەکانی چەکی ناوچی لەم شەڕەدا بەکاربێنرێ بە تایبەتیش پرسیار و گومانێکی زۆر هەن لەسەر گواستنەوەی ئەماری چەکی ناوچی لە رووسیاوە بۆ وڵاتێکی وەکو بێلەڕووس ئەمانە چۆن نەتوانین ینی متمانەیەکی بدرێتێ کە نەخێر ئەمانە نەجوڵێنراون بۆ ئەوەی لەم شەڕەدا بەکاربێنرێن لە ڕاستیدا و جموجۆڵانە و ئەگەرەکانی ئەوەی رووسیا چەکی ناوکی تاکتیکی لە ئۆکراین بەکاربهێنێت یان تاقییان کاتەوە وەک مەترسێکی ڕشت دەیبینم بەڵام لەو بڕواایشدانی مۆسکۆ ئەو کارە بکات لەگەڵ شکستە گەورەکانی رووسیادا لە زۆر قەیرانی تردا بەڵام پەنای نەبردۆتە بەر بەکارهێنانی ئەو جۆرەچەکانە مۆسکۆ هەر هەڕەشا دەکات بۆ بەکارهێنانیان بەڵام ئەگەر ئاوەها کارێک بکات ئەوە دەبێتە مای شکستێکی زۆر گەورەی رووسیا لە ئۆکراینیاندا هەروەها پێم وانە پوتین بتوانێت ئاوەها بژارێک بدات بۆ بەکارهێنانی ئەو چەکانە لەبەر هیچنا بەڵکو لەبەر مانەوەی خۆی و ڕژێمەکەی جا ئەوەی پوتین کردی لە پەیوەندی بە بیلاڕووسەوە تەنها نمایشێکە هەر بۆیە لەو بڕواایەدا نیم بتوانێت بەکاریان بهێنێت جان دەگەڕێنەوە بۆلات دەچینە بەشێکی تری بەرنامەکەمان گرێوی یەکەمی ڤلادیمیر پوتین لە پەیوەندی بەو شەڕەی سەپاندوێتی بەسەر ئۆکرایندا دابەشبوونی جیهانی دیموکراتی بووە بەڵام هەتا ئێستایشی لەگەڵدا بێ ئەو خەون و ئارەزوەی پوتین نەهاتوونەتە دی و شیکەرەوەش دەڵێن کرملن هۆکاری بە یەکگرتووی مانەوەی ناتۆ و جیهانی ڕۆژاوایە پێم وابێ سەرۆ کارێکی گونجاوی کرد لە دۆسی یەکگرتووی ناتۆدا بەڵام بەڕاستیش بڵێم لەو بڕواایەدام هۆکاری چالاکی ناتۆ لەم 2 ساڵی ڕابردوودا دەگەڕێتەوە بوو ڤلادیمیر پوتین کە بۆ هۆکاری ئەوەی هەموو لایەک پێکەوە کار بکەن و چەک بە بایەی چەندین میلیۆن دۆلار و یۆرۆ بۆ ئۆکران دابین بکەن لە هەمان کاتیشدا گلەیش دەکرێت لەوەی لەو کۆبوونەوە لوتکەی ناتۆدا نەتوانرا بە گوتارێکی تۆکمە پشتیوانی لە داوای ئەندامەتی ئۆکراین بکرێ لە ناتۆدا. بایدن وتارێکی گرنگیدا لە ناوجەرگەی ئەوروپادا لە لیتوانیا لە کۆبوونەوە لوتکەیەکەی ناتۆدا بابەتی هەرە گرنگ پەیوەندی نێوان ناتۆ و ئۆکراین بوو بەڵام لە وتارەکەیدا هیچ ئاماژەیەکی بە خواستەکانی ئۆکراین نەکرد بۆ ئەندامەتی لە ناتۆدا و تەنانەت پشتیوانیشی لێ نەکرد ئەوە دەرفەتێک بوو لە دەستدرا. لەگەڵ ئەو نیگەرانیانەی لای ئۆکراینیەکان دروست بوون بەڵام وەکشیکەرەوە ئاماژەی پێدەکەن پێویستە خاڵە ئەرێنیەکانی بەرەنجامی کۆبوونەوە لوتکەیەکەی ناتۆش ڕەچاو بکرێن و بشبینرێن.
بێگومان ئۆکرانیەکان نیگەرانیان لەلا دروست بووە کە نەخشەیەکی ڕوونیان بەدەست نەهێنا بۆ ئەندامێتیەکەیان لە ناتۆدا. دەبێت بڵێم ئەوە هەڵە بوو. ناتۆ ئەو دەرفەتەی لە دەستدا، بەڵام ناشبێت ئەوەش بە هێند وەرنەگرین کە ئۆکراین چی دەستکەوتووە وەک ئەو پشتیوانیەی دەکرێت بۆ کۆمەکی درێژخایانی لەشکری، دابینکردنی کەرەستە و ئامێرە لەشکریەکان و هەروەها تەقەمەنیش. ئەمانە گرنگن. ڕاگەیاندراوەکەی ناتۆ ئامانجەکانی زێلەنسکی لەم شەڕەدا پەسەند کردووە کە بریتە لە گێڕانەوەی هەموو خاکی ئۆکراین. خاڵێکی تێدایە و دەڵێت ئاشتی نایەتە ئاراوە تا ئەو کاتێ رووسیا لە هەموو خاکی ئۆکراین دەکشێتەوە. خاڵێکی تریش ئەوەیە کە پێشوازیەکی زۆر گەرم و گوڕ لە زێلەنسکی کرا لەلایەن سەرۆکی وڵاتەکانەوە. ئەمەش یانی ناتۆ وەک بەشێک لە خۆی سەیری ئۆکراین دەکات. جان بەڕای تۆ بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک بایدن کەم تەرخەم بووە لە دۆسەی وەرگرتنی ئۆکراین وەک ئەندامێک لە ناتۆدا؟ پێم وایە بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک بایدن دەیتوانی کاری زیاتری بکردا لە دەربڕینی خواستەکانیان بۆ ئەندامەتی ئۆکراین لە ناتۆدا. هاوشێوەی یادداشتەکەی ساڵی 2008 ڕاگەیاندراوێکی بەهێزتری هەبووە سەبارەت بەوەی ڕۆژێک دادێت ئۆکراین دەبێتە ئەندامی ناتۆ. هەموو هاوڕاین لەسەر ئەوەی هیچ یەکێک لە یادداشتەکان و ڕاگەیاندراوەکانیش بەبێ هەبوونی خواستێکی سیاسیانە ئەوە هیچ بابەتێکی ناڕواتە پێش. جا لەم بابەتەدا نەکەر ئەمریکا بەڵکو زۆرێک لە ئەندامانی ناتۆ پێیان باشە و لەوانەیە هێشتاش لای ئۆکراین وەها دابنێت ئەو نەخشە ڕێگەیە بە تەواوەتی پەسەند نەبێت لەلایەن و تەنانەت نیگەرانیشی لەلا دروستکرد بن. هەر بۆیە بایدن دەیتوانی بڵێت یان جەخت بکاتەوە لەوەی ڕۆژێک لە ڕۆژان درەنگ بێت یان زوو ئۆکراین دەبێتە ئەندامی ناتۆ. باز لەواکەی دەڵێ بەڕێوەبەرایەتەکەی بایدن دەتوانی کاری زیاتر بکە وەکو چی؟ یانی دەبواە سەرۆک هەندێک شتی زیاتی بوت وایە لەسەر ئەو بابەتە، چونکە سەرۆک هەرچێک بڵێت ئەوە بە هێند وەردەگیرێت و دەبێتە دڵنیاییەک. جا سەرۆک لە پەیوەندی بەم بابەتەوە دەیتوانی باز لە بەرەنگاربوونەوەکانی گەندەڵی بکات لە ئۆکراین هاوکاتی هەوڵەکانی بۆ بوون بە ئەندامی لە هاوپەیمانیتی ناتۆدا. دەمخواست سەرۆک ببینم یان گوێم لێ بوایە و بیوتبە کە بۆچی پێویستە ئۆکراین لەم شەڕەدا سەر بکەوێت و دەبواە سەنگیشی بخستایەتە سەر بابەتە ئەرێنیەکانیش نەک هەر ئەوەی چونکە ئۆکراین لە شەڕدایە بۆیە ئەندامێتەکەی دوایەکەوێت. خراپ نەبوو ئەگەر باسی لەباری ئاسایشی ئەمریکاش بکردایە لە پەیوەندی بەم شەڕەوە. یانی دەبواە سەرۆک هیوایەکی گەورەتی دروست بکردایە هەم لە ناو ئەمریکا و هەمیش لە ناو ئۆکرایندا سەبارەت بەو پرسە ئەگەرچی هێشتا ناچێتە قۆناغی جێبەجێکردنیشەوە. باشە بەریتانیا، فەڕەنسا، وڵاتانی تری ئەندام لە ناتۆدا ئەوان دەیانتوانی چی بکەن جیاواز لەوەی کە ئەمریکا کردوێتی؟ پێم وایە بەریتانیا و فەرەنساش هەڵوێستی باشیان هەبووە لەسەر ئەم بابەتە. ڕاگەیاندراوەکانی ڕێبەرانی ئەو دوو وڵاتە دڵخۆشکەر و هاندەریشن. جەختێکی گەورە و گرنگیشیان کردوتەوە لەسەر ئەم بابەتە و لەسەر شەڕانگێزەکانی رووسیاش هەڵوێستی گەوریان هەبووە وەک ئەوەی هاندەرێکی سەرەکی بوون بۆ ژمارەیەک وڵاتی تری ئەوروپا بۆ نمونە پۆڵەندا. بەردەوامیش ئەوەیان داوە بە گوێی ئەوروپایەکاندا بۆ ڕاگرتنی ئەو خوێن ڕشنەی رووسیا ئەوە پێویستە ئەوروپا بێتە چەتێک بۆ پاراستنی ئۆکراین. دەنا وەک دەڵێن ئەو شەڕان نەخوازراوە بەردەوام دەبێت و درێژەشە کێشێت. شیکەرەوە وەکو جۆمان لێبوو ئاماژە ئەمەوە دەکرد دەڵێن پێدەچێت کاربەدەستانی ئۆکراین یا گەلی ئۆکراین ئەمانە زۆر خۆشحاڵ نەبن بەو بڕیار و بەرەنجامانە. حەزەکەم بزانم هەڵسەنگاندنی تۆ چییە جان؟ یعنی ئاشتیی ئەوەندە گەوریان بەدەستێنا ئۆکراینیەکان کە گەشتبینیەکیان لەلا دروستکە؟ بەڕاستی ئۆکراینیەکان زۆر نیگەران لە بەرامبەر ناتۆ و ئەمریکا چونکە ئەوەی دەیانویست بەدەستیان نەهێنا. ئۆکراینیەکان وها چاوەڕوانیان نەکرد بە فەرمی بانگێشت بکرێت، بەڵام وەک بینیمان ئەو داوایان ئاراسە نەکرا. هەر بۆیە هەر ئێجگار زۆر هەست بە نیگەرانی دەکەن. دەبواە کارێک بکرا بە ئۆکراینەکان لە هەموو پایتەختێکی وڵاتانی ئەندامی ناتۆدا میوانداری بکرانە و دڵنیاییان پێبدانایە کە ئەندامێتی ئۆکراین هەر تەنها شتێک نییە لە سەر کاغەز بێت، بەڵکو داوایە کە ناتۆ دەخوازێت ببینێت. ئەلبەت ئۆکراین وەک بەرەنجامێکی ئەو کۆبوونەوە لووتکەیە دەستکەوتیشی هەبووە، لەوانە وابەستەی ئاسایش و هەروەهاش
بەردەوامی ئەو وابەستە ئاسایشیە لەلایەن ئەڵبانیا و ژمارەیەک وڵاتی تری ناتۆ وابەستەی بۆ هەبوونی هێزێکی تۆکمەی بەتوانە کا بتوانێت بەرەنگاری هەر هێرشێکی تری رووسیا بێتەوە. جا ئەمە زۆر گرنگ بوو بۆ مەودای کوتخایەن ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ مەودای درێژخایەندا بۆ ئەندامەتی ئۆکراین لە ناتۆدا. جان دەچینە دوابەشی بەرنامەکەمان. دۆسەیەکی تری گرنگی ئەو کۆبوونەوە لوتکەیەی ناتۆ بریتی بووە لە پەسەندکردنی ئەندامەتی وڵاتی سوید لە ناتۆدا. تورکیا تەگەرەیەکی گەورەیە لە بەردەم ئەو هەوڵەی ستۆکهۆڵمدا و وەک پێشتریش دەگوترا ئەنکەرە کۆمەڵێک داوای هەبووە و یەکێک لەو داوایانە پەیوەندی هەیە بە کڕینی فڕۆکە جەنگیەکانی جۆری F-16 ئەمریکاییەوە. دڵنیام لەوەی تورکیا بەردەوام لە ناتۆدا پشتیوانی ئەندامەتی وڵاتی سوید دەبێت. دڵنیاشم لەوەی بتوانین F-16ەکان بفرۆشین. شیکەرەوە جەخت دەکەنەوە لەوەی ئەندامەتی وڵاتی سوید لە ناتۆدا ئێجگار گرنگە و دەشبێتە مایی برە و پەرسەندنی زۆر زیاتری ناتۆ. سوید پەسەند کرا بۆ ئەندامەتی ناتۆ. سەرۆک بایدن توانی سەر بکەوێت بەسەر ئەو تەگەرەی سەرۆکی تورکیا دروستی کردبوو. ئەندامەتی سوید کە هێشتا پەسەندکردنی ماوە لەلایەن پەرلەمانەکانی تورکیا و هەنگاریاوە دەبێتە مایی بەهێزکردنی ناتۆ. هێز و توانایەکی تر دەخاتە سەر توانایە لەشکریەکانی ناتۆ و هەروەها دەریایی باڵتیکیش دەکاتە دەریاچەی ناتۆ. هەروەها سەقامگیری و ئاسایشی باکووری ئەوروپاش بەهێز دەکات. جا ئەمە سەرکەوتنە. دوا بە دوایی سوتاندنی کتێبی پیرۆزی موسڵمانان لەلایەن کەسێکی کریسیانی عراقیەوە لە وڵاتی سوید چەند جارێک سەرۆکی تورکیا و گەورە کاربەدەستانی ئەو وڵاتە لە لێدوانەکانیاندا ئاماژەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان دەدا بەوەی وڵاتی سوید هەموو دەواازەکانی لە بەردەم خۆیدا داخست. بەڵام سەرۆکی تورکیا دواتر ڕای خۆی گۆڕی. بە پێی هەڵسەنگاندن و تاوتوێکانی کردومانن پرۆسەکە دەبینە قۆناغی داهاتووەوە لەسەر ئەندامەتەکەی لە ناتۆدا. سەبارەت بەو هێرشە ترسونۆکانە و سوتاندنی قورئانی پیرۆز ئێمە سەرنجماندایە ئەوەی حکوومەتی سوێد لە ڕاگەندراوەکەیدا ئەو ڕەفتارانەی بەلاوە پەسەند نییە. نابێت ڕێگا بدرێت بەو جۆرە تاوانی ڕقوکینانەی دەبنە تووڕێیی 2 ملیار موسڵمان لە سەرانسەری جیهاندا. سەرۆکی تورکیا دەژڵێ دۆسەی تێرۆریزم و بەرەنگاربوونەوەی تێرۆریزم گرنگە. پێشتر ئەنکەرە ژمارەیەک ناوی داوەتە دەست وڵاتی سوید تا ڕادستی تورکیایان بکاتەوە. لە کۆبوونەوە لوتکەیەکەی ناتۆدا تورکیا مەرجێکی تریشی دانا و خستیە بەردەم ناتۆ و یەکێتی ئەوروپاش. لەگەڵ ئەو میکانیزمە هاوبەشە سێلایەنەی هەمانە هاوکاریەکانیشمان زیاتر دەکەین بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆریزم. ئەمەش لە کۆبوونەوەی وەزیرەکانماندا ڕێککەوتنی لەسەر کراوە و بڕیاریش لە میکانیزمێک دراوە لەگەڵ وڵاتی سوێددا. ستۆکۆڵم نەخشە ڕێگایەک دەخاتە بەردەست بۆ جێبەجێکردنی بەندەکانی ئەو یاداشنامەیەی مۆرکراوە و بە تایبەتیش لەسەر بەرەنگاربوونەوەی هەموو ڕێکخراوە تۆریستیەکان. بێ لەوەش وڵاتی سوێد پشتیوانیەکی تەواوەتی ئەندامەتی تورکیا دەکات لە یەکێتی ئەوروپادا و ئەمەش بۆ ئابووری و بۆ زۆر دۆسەی تریش لە تورکیادا گرنگە. جان وەک دەزانین تورکیا هەڵوێستی خۆی گۆڕی لە کۆبوونەوە لوتکەیەکەی ناتۆدا و دەڵێ دۆسیەی ئەندامەتی سوید دەخاتە بەردەم پەرلەمانی وڵاتەکە لە مانگی دەدا ئەگەر بە هەڵەدا نەچوو بووم ئەو کۆبوونەوەیە دەکرێت. سەرۆکی ئەمریکا باز لەوە دەکات دەڵێ ئێستا ئەگەری هەیە کە فڕۆکەکانی F-16 بفرۆشرێ بە تورکیا. ئەمە چی دەگەیەنێ بە ڕای تۆ؟ پێدەچێت بەڕوونی و ئاشکایی لە پێش دەرگای داخراوە هەندێک سەودا هەبن لە نێوان تورکیا و بەڕێوەبەرایەتەکەی بایدندا لە سەر ئەم دۆسەی F-16. ئەنکەرا دەیەوێت F-16 نوێ لە ئەمریکا بکرێت و هەروەهاش پارچەکانی F-16 بۆ نۆژەنکردنەوەی هەمان جۆری فڕۆکەکانی F-16 کە تورکیا هەیەی. تەوەری گرنگی ئەم بابەتە لێرەدا ئەوەیە کە ئەم سەودایە لە کۆنگرێسە و
زۆرێکیش لە ئەندامانی کۆنگرێس و ئەندامە سەرکیەکانیش هێشتا لەگەڵ ئەو سەودایەدا نین، چونکە وەهای دادەنێن دەبێتە مای کێشە و ناسەقامگیری لەو ناوچەی جیهاندا و بە تایبەتیش ئەگەر ئەو فڕۆکانە لە وڵاتانی دراوسەی تووشیادا بەکارهێنرات. یان بابەتی کڕینی S-400ەکان لە رووسیا دێننەوە بەرچاو ناکۆچی و ناتەبایی لەگەڵ یۆناان و قوبروسدا دەخرێنەوە بەرباس. جا ئەگەر کۆنگرێس ئەو سەودایە پەسەند بکات ئەوە هەر لە پەیوەندیدا دەبێت بە ئەندامەتی سویدەوە لە ناتۆدا. نازانم وردەکاری ئەو سەودایە چۆنە و بەڕێوبەتی لەو وتوێژەدایە، بەڵام دەزانم ئەگەر تووشیا F-16ەکان وەرنەگرێت ئەوە دۆسی ئەندامەتی سوید لە ناتۆدا کێشەی تێکەوێت و ئەمریکاش نایەوێت ئەوە ببینێت. باشە بۆ ئەمریکا هەر ئەندامەتی سوید گرنگە لە بەتابەتی کاتێک دێنە سەر باسی ئەو سەودا لەشکری کە دەکرێت بۆ فرۆشتنی F-16ەکان هەر ئەندامەتی سوید گرنگە کە تورکیا پێی قایل بێ ئەی دۆسەکانی تری وەک بۆ نمونە دیموکراسی چی لێ دێ، مافەکانی مرۆڤ، مافە سڤیلیەکان، ئازادیە سڤیلیەکان، ئایا ئەمریکا ینی ئەمانە بەهێن وەردەگرێ یان نا بۆ لە مۆدووە. جا هەندێک لەو بابەتانەی ئاماژەت پێکردن وەحایان کردووە هەر هیچ نەبێ ژمارەیەک لە ئەندامانی کۆنگرێس بە دوودڵیەوە بڕوان نائەنجامدانی سەودای فرۆشتنی F-16ەکان بە تووشیا یان ڕێکەوتنی نێوان ئەنکەرە و واشنگتن لەسەر ئەو سەودایە. جا دەزانین کە تووشیا هەموو هەوڵێکی خۆی دەدات وەک چۆن لەگەڵ بەڕێوەبەرایەتەکەی بایدندا دەیکرد یان دەیکات. ئاوەهاش لەگەڵ کۆنگرێسدا بەردەوام دەبێت و ئەوە تا هەنگاوەکەیشی بریتە لە پەسەندکردنی داوای سوید بۆ بوون بە ئەندام لە ناتۆدا. بە دڵنیاییشەوە ئەوەش لای بەڕێوەبەرایەتی هەنگاوێکی پێویستە. ئەم خاڵە ینی بە شێوەیەش کەش باسی بکەینەوە. تورکیا داوای ئەندامێتیەکا لە یەکێتی ئەوروپادا. ئەو دۆسیانی کە ئاماژەمان پێکردن هەر ئەوانە خۆیان ئەوانە چیان بەسەردێ ئەوروپا لە بەرامبەر ئەندامێتی سوید لە ناتۆدا واز لەو بەهایانە دێنێ؟ هەمویان لە یەکێتی ئەوروپا داوای دەستپێکردنەوەی دانوستانەکان دەکەنەوە بۆ ئەندامەتی تووشیا لە یەکێتی ئەوروپادا و هەر هەمووشیان چاویان لە بەردانەوەاندنی تووشایە لەو هەڵوێستانی هەیەی هەرچەندە لەو بڕواایەدا نیم ئەو ئەندامێتیە بۆ تووشیا مسۆگەر بێت ئەگەر ئەو وڵاتە هەر بەم شێوەی ئێستایەوە بمێنێتەوە، چونکە بەڕاستی کێشەی گەورەی هەیە لە مافەکانی مرۆڤ و سەروەری یاسا و بابەتە پەیوەندیدارەکانی تریشەوە و بەڵگەش لەسەر هەر هەموو ئەو پێشەرکاریانە هەن. هەر بۆیە بەهۆی ئەو تۆمارە خراپانەی کە تووشیا هەیەی وەهای نابینیم وڵاتانی یەکێتی ئەوروپا پێیان باش بێت تووشیا بەو تۆمارە خراپانەوە ببێتە ئەندامی یەکێتەکەیان. بۆ خۆم وها پێشبینی دەکەم ئەم داوایی تووشیا دوا بکەوێت. جان دوا پرسیارم لەم بەرنامەیەیە ئەوروپا ئەمریکا چەندێکەوە بەهێن وەرەگرێ ئەگەر پێداچوونەوەی بە 3-4 ساڵی ڕابردوو و نزیکبوونەوەی تورکیا لە ڤلادیمیر پوتینەوە بۆ ئەم هەموو هەوڵانەی کە تورکیاییدا ئەمە بەهێن وەرناگیرێ؟ بەبێ هیچ گومانێک ئەو پەیوەندیانەی تووشیا بە ڕووسیای ڤلادیمیر پوتینەوە جێی پرسیار و گومان و نیگەرانی جیهانی ڕۆژئاوا بوون بە ئەمریکاشەوە. لە بەش گرنگتر کڕینی موشەکان جۆری S-400 رووسایە کە پێشتیش ئاماژەم پێکەن. ئەمانە پێکەوە وەرچەخانێکیان دروستکرد لە پەیوەندەکانی تووشیا و هاوپەیمان ڕۆژاوایەکانیدا. جا ئێستاشی لەگەڵدا بێت تووشیا بەردەوامە لەو یاریانەی دەیکات و بە هاوسەنگی نێوان ڕۆژاو و ڕۆژهەڵات ناودێریەکات وەگەوەی یارمەتی و کۆمەکی لەشکریانەی ئۆکراین دەکات. بەڵام لە هەما کاتیشە دەبێتە هاوبەشێکی گرنگ لە ئابووری رووسیادا و یارمەتی رووسیاژەدا بۆ کەمکردنەوەی کاریگەری سزاکانی ڕۆژاوا لەسەر ئەو وڵاتە. پێم وانە ئەو نیگەرانی و گومانانەی ڕۆژئاوا لەسەر تووشیا ڕەوی بنەوە. ئەگەریش تووشیا هەنگاوی گەورە و ڕشت نەنێت بۆ خۆ دوورخستنەوە لە مۆسکۆ و بە تایبەتیش ئەگەر ڕێگەی هەناردەکردن بۆ رووسیا نەگرێت ئەوە دڵنیام ئەو کات دەبێت تووشیا وەڵامی زۆر پرسیاری پایتەختەکانی جیهانی ڕۆژئاوا بداتەوە. جان سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێن.